هەست بە شتێکی ناخۆش دەکەم. خێر؟ براکەم ئەمە تێناگە ئەو کچە ئەو کوڕە کوها بە ئاسانی پێکانەوە. بەڕاستی لای منیش سەیر بوو کاک ڕۆستەم، یعنی هەر دەبوایە جێمان لە قسەکانی باە ئەوانەی کە لێرە گوتیان بەتەنێ دەبایە بزانین کە چیان گوتی و چیان نەگوتیە. گورە بابی ئەگەر جێت لە قسەکانی بابی دەبوو بۆنی خوێنی لێدەهات تەنانەت دەیگۆ دەشی کوژیر. کاک ڕۆستەم زۆر سەیر بوو، یعنی مشکلەکە بە من و تۆ حەل نەکرا بە خۆیان پێکاتنەوە زۆر بە ئاسانی. تەلەفۆنێکی بۆ تارێک. باشە بچە. کاک ڕۆستەم داخرایە لۆ ڕێدوانێک تا سوود دەی. ئەلۆ باش کاک ڕێدوان؟ باشم ئەنە گەیشتم بە کاک ڕۆستەمە. کاک ڕۆستەم لەلاتە؟ بەڵێ لەلامە. بیکە خارجی بەسەر چاو ئەوە کردمە خارجی. ڕێدوان قسەی کە جۆم لێتە شەڕەف و کەرامەتی خۆم پاک کردەوە. مەبەستت چییە؟ تارام کوشت. برۆ بەڕاستە؟ ڕێدوان جێم لێ بوو دەڵێ کوشتم بێژە خۆم بە تاوانبار دەستەکەم نەمتانی لەو کاری سەرکەوتوو بوو. ئەو کچە زۆر هەوڵیدا لەو پیاوە جیا بردەوە بەس ئەمە لێ نەگەڕا. بەداخە ڕۆستەم کاک ڕۆستەم ئەمە بێتاوانین با لەو مەوزوعەی بچینە دەرێ. لەوە بەڕاستە ویژدارم ڕێگەم پێنادا تا کۆتایی ئەو کێسە هەردووکمان لەوی دەبین. ئێستا ئەوە چ بکەین؟ هەستە هەتا زۆر با بڕۆین سەرەتا سەردانی پۆلیس دەکەین لێرەش دەچینە سەردانێکی نەژادی دەکەین. نەژاد چێە؟ بڕۆ هەموو دەڕێی بۆ باس دەکەم. هەستا بۆش مۆبایلەکە. ئەو خیانەتکارم کوشت. ئەلۆ شتەکە تەواو بوو. ئەتوش لۆ تاتیا؟ زۆر باشە. ئەتوش ئەو ڤیدیۆی لۆ هەموو خزم و کەسان بنێرە با بیبینن. هەرچەندە لەگەڵ کوشتنی یەک مێروستانش دیمە بەڵام کۆمەڵگە خێ ببریان دەزان ئیشم گەلەگەر زۆرە ئەگەر هەر پرسیارێکتان هەیە بە بەدەی ئەمەم لێنە کۆمە. وەڵای ئەوێ ڕاستی ئەمە لە تو زیاتر بەپەلەترین بەس کاک نەژاد بە خۆت دەزانی بۆ ئاخیرەی بەڕێزتان لەگەڵ تارەخانی لە ڤیدیۆیەکی دەرکەتینە دەکرێت هۆکاری دەرکەوتنتان چیە لەگەڵ ئەو ئافرەتەی؟ زەحمەت دەبی جەنابەت محامی وەریە بەڵێ ئەو پرسیارانە ئەو پۆلیس دەیکاتەوە تاقیقات. کاکە فێرە ئیشی خۆمان بکەوە ئەمە دەزانین چ دەکەین و چ ناکەین. غەمی هەندێشت نەبی کاتی بەی دێ پۆلیسیش تاقیق لەگە دەکات. بەس ئەمە دەمانەوێت هاتینەکەم بە ڕێزت بگەینە سەرەتاوەچی پێش ئەوەی پۆلیس بانگت بکاتن پێمان بڵێ. بە قوربان تارە کچێ پورمە بڵێ یعنی لە خینی خۆمە حتمما دێ سەردان دەکاتن پرسیارە چیە مشکلە چی هەیە نایبێت تۆ کنە من. باشە کاک نەژاد لەوە خەمساردی کچە پلکت مردیە یعنی ئەتوان بە بێوەفای لە بەرامبەر کچە پلکی خۆت.
نای یارمەتی بەم بدەیت دەمانەوێت کەیسەکەت لە بۆ یەکلایی بکەینەوە و دوایە دوورت بکەینەوە مشکلەی لەبەرەوەی هۆکاری سەرەرچی ئەو مشکلەی ئەتوشی چونکە ئەتوش دەرچووی لەو ڤیدیۆیی ئەو زەمان بەبەستمانە براکەم دەمانەیە ئەتوی دوور خەین و لەو ڕووداوای قسەمان لەبۆ بکە کاکە جان کاتم نییە بخۆ دەزانم تکای جاشکەوەرنەوە باشە بێ زەحمەت زۆر لە کار ناگرین دڵنیا بە زۆر لە کار ناگرین ئێستا هاوکارمان بۆ لۆی ئەتوش نەجات دەین نەو مشکلەیە فەرموو کاک نەژات ستان لێ فەرموو پرسیارتان چییە؟ باسی تارەمان لوکە بە تایبەتی لەو ڕۆژانەی دوایی کە سەردانی بەڕستی دەکرد باسی هیچی نەدەکرد کاکە جان ناوی هیچ کەسی نەدەینا کاکە جان بە خۆتان دەزانن مردەکەی دڵی زۆر زۆر پیس بوو بەڵانیا ئەو قسەش وەزعی زۆر زۆر خراپ بوو باشە بە دوای کار دەگەڕا بەڵام مردەکەی قبوو نەدەکرد بەڵام لەو کاتێک کە مردەکەی گیرا باشە بە فرسەتی زانی و دووبارە بە دوای کارگەڕا بە واستەی هاوڕێکی کارێکیتەوە ئێوە شتێکی باشە خراپ نییە کارەکەش با پێتان برنج بووە شەریکەشی ڕسمی بوو ئیشی بەرهەمێنەوە و ڕێکلام و شتانی دەکرد باشە کاک نەژات ئەو ئیشە ئیشەکی خراپ نییە ئەسڵەن ئیشەکی زۆر زۆر باشە یعنی هیچ شتێک تێدا نییە دەزانم کاکە جان بەڵام لە ژێرەوە کایتر دەکرا کاریدی مەبەستت چییە؟ کاکە ئەوەندە بەسە باشە چێشم دەکەن بە قوربان کاک نەژات گەتان هاتم بەسە کاک نەژات تکایە هاوکارمان بە هاوکارت دەبین ئەمە دوو مەعامینە لێرە دانیشتینە هاوکارمان بە ئەمەش هاوکارت دەبین و دوورت دەخینەوە لەو مشکلەیە لەبەرەوەی ئەم دەزانم ئەتو ئینسانێکی زۆر باش و ڕێک و پێچی فەرموو بەردەوامی بە قسەکان بدەن کاکە جان ئەو زەماتە هەر کەسێک جوان بە سەرنجڕاکێش بە سەحبیان دەکرد باشە بە فێری ئەوەی کە ئیشی دامەزرانی ئاهەنگ و ڕێکلام و دیزاینەر و شتانیان پێ دەکرد باشە بەڵام بەداخەوە دایانبردنە شوێنشتر باشە تارە چوو بە ئەو جیانە بەڵێ کە زانی بووی ئەو جێیان دەسەڵاتی خۆتانن دڵنیا بە بینی هەر سێکمانە دەرناچی فەرموو کە زانی بووی ئەو جێ قومارخانەیە و ئیشی خراپی لێ دەکرێت باشە ئەو کسانش دەبن کە لە بۆ ئەو پیاوانەکە ئیشی خراپیان لەگەڵ بکەن بەڵام هەڵات باشە لە دوای نەیانگرت بۆ قوربان کێشەکە هەموو ئەلێرەیە باشە ئەو کسە لە دوای هەنجی هاتەکە من بۆی نەجاتی بدەن لە لایەشکە شەریکەکە دەترسا بە تایبەت تاالێ دەترسا نەکوونی هێندەکانی کەشف بیتن باشە لێ بەواستی ئەو چەند جارێک کە هاتەکنە من ئەو ڤیدیۆ ئەو ڕسمانیان بڵاو کردەوە ئێستا تێگەیشتە یعنی دەرکەوتنی گۆ لە ڤیدیۆیەکەی بۆ نوعی بووە هەر بۆ نوعی بۆ زیاتر یعنی هیچ پەیوەندێکەکەتان نەبووە کچێ پول مەخینی خۆمە ئێستا تێگەیشتە یعنی دەرکەوتنی تو لەگەڵ تارەی لەو ڤیدیۆیەی بەو جۆرەی بووە هیچ پەیوەندێکەکەتان نەبووە لەوە زیاتر نەبووە بە قوربان ئەوە کچێ پول معنەخینی خۆمە ئێستا زانیم هەدەفی و شەریکەیەوە بووە ڕسمتان بگرن لەگەڵ تاراخانی لەوەی بە عایلەی ماڵی کاگڕێدوانی پیشاندنەوە و تووشی مشلێ بکەن و ئەو دووەتان تووشی ئەو مشلێ بن و سەرتان لە قوڕێ بنێن زۆر ڕاست دەکەی ئێستا ئەو شوێنەی پێدەزانی پێدەزانی یان نا ئەو جێ پێزان کە چاو پێکەوتی لێکرا کاک نەژات هەر ئێستا دەچنێ ئەو شوێنەی شوێنەکەمان نیشان دەدەین و ڕێکات و لە مشکلەکەی دەرچوو بە قوربان ئەنگۆ بە خۆتان بڕن کاک نەژات لۆ دەترسی بە قوربان تارەوەی لەوم بەعس کردیە دەرێ ئەو گروپە زۆر ترسناکە زۆر باش کاکە ئەتومێ بەس دەدوین و جەیەکەمان پێبشانە بە خۆت بڕۆ ڕێکەتین ئەوە بی ئادەم دەهەستە هەتا زۆر باوڕێ دەست هەستە بێژە بەس لە دوورەوە لە دوورەوە بڕۆ باسی